نعرف إذا شرش سخي عينو والله شباب سريان دردنو نعرف إذا شرش سخي عينو قبان خرش مصدقونا ونشان جيلا مويقف خبات ميدا قسان أمري غزال بينا كين بيمانا ريبا زاني وكردستان يا نمانا ريبا زاني وكردستان يا نمانا أطاوش لسد فرازي الجاري وشديدا ركوك كين دياري ولا رسول درين منظومة لنا سياحة والرزام دوما ويا رسول درين منظومة لنا سياحة والرزام دوما أمري غزال دينا كيف يمانا ريقني رابري بكل سنة ريقني يشتي الوازر الديمقراطي أريد شيء بيداء زرني باقي ئەبێ ئەمە نەوەی خۆمان نەوەی ئەمڕۆمان نەهۆی داهاتومان بەوە گۆش بکەین کە چۆن گەشتوین بەم دۆخە چۆن ئەم دەستکەوتانە بەدەست هاتووە شۆڕشی مەزنی گوڵان 26 گوڵان یەکێک بوو لەو شۆڕشانەی بەدڵنیایەوە ئەبێ من ئەڵێم ئەبێ لە کتێبەکانە لە کتێبی مێژووی کووردە لەوانەی کە لە قوتابخانەکانە ئەخرن زۆر پێداگیری لەسەر ئەم بابەتانە بکرێت بۆ نەوەی ئێستا بزانێت چۆن گەشتین بەم دەستکەوتە چۆن حکوومەتی هەرێم پێک هاتووە چۆن ئەوان ئەتوانن لە دۆخێکی سربەستانە مەمارەسی مافەکانی خۆیان بکەن ئازادانە بجوڵێنەوە ئەبێ ئەو مقارنەی هەبێ کە کورد لە چ دۆخێکا بووە لە دۆخێکا بۆ نەیتوانیوە بە ئازادی بە زمانی خۆی قسە بکە بە زمانی خۆی بخوێنە ئێستا زۆر ماف دەستەبەر کراوە کە جێگەی شانازیە جا لەبەر ئەوە بە بیرهێنانەی مێژوو زۆر گرنگە فاکتەرێکی سەرەکیە بۆ ئەوەی مجتەماعێک کۆمەڵگەیەک بەرەو پێشەوە بڕە بەرەو ئەوەی ممارەسەی دەستکەوتەکانی خۆی بک بۆ داهاتوو بتوانێت دەستکەوتی گەورەتر بەدەستبێنێت دیارە پارتی دیموکراتی کوردستان کە سەرکردایەتی شۆڕشی مەزنی ئەیلولی کرد لەو دۆخەی ناهەموارە هەمیشە پێکەوە ژیان بنەمایەک بووە لەسەر کارکردنەکەی پێکەوە ژیان لەگەڵ ئەوەی کە مافی داوا بنەوەتەوەکانی ترکە لەگەڵ لەم چوارچەوەی هەرێما ژیاون ئەمە مێژوویەکی دوور و درێژی هەیە بۆیە ئێستا یەکگرتووی خەڵکەکە وا ئەکات کە ئەو دەستکەوتانە بمێنێ بەڵام بەداخەوە دیارە حکوومەتەکان دەرکی ئەمەیان نەکرد حکوومەتەکانی عێراق کە ئەساسی پێکهاتەی هەرێم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کورد لە ئەساسە نەتەوەیەکە نەوتەوەیەکی ئاشتی پارێزە نەتەوەی کە حەزی لە ئاشتیە حەزەکە پێکەوە بژیت بۆیە دایم تووشی شۆکە من کە ئەگەن بەو دۆخەی کە بیانوێت دژایەتی کورد بکەن کە دوایی ئەگەڕێتەوە ئەو دژایەتیکردنەوە بە خراپ بۆ خۆیان ئەگەڕێتەوە جێگری سەرۆکی عێراق لە دوای نووسکۆوتی ئەگەر دارخورما لەسەر سەری من بڕوێ جاریشکە پێشمەرگە لە چیاکانی کوردستان دروست نابێتەوە سەدام حوسێن ئەو کاتە جێگری سەرۆک کۆمار بوو ئەمە قسەی ئەوە من بیرمە بەڵام خۆشبەختانە شۆڕشی گوڵان هەموو ئەو قسانەی ئەوی بەبایە و بەدرۆخستەوە و کوردیش هەڵسایەوە و شۆڕشیش دروست بووەوە و ئامانجی پیرۆزیشی بەدەستێنە ئێمە گەر لە مێژووی ڕابردووی 100 ساڵی ڕابردووەوە تەماشا بکەین کۆماری کوردستان لە مەهاباد سەرۆک کۆمارەکەی لە سێدارە درا هیوای دوای ئەو کۆمارە چێە؟ هیوای دوای ئەو کۆمارە بارزانیە باشە ئەو نووسکوانەی تریش کاتۆتە بەردەما تۆ سێدی کە کۆدەتاکرێ لە عێراقا سەردەمی شاهنشاییە گۆڕێ بە سەردەمی کۆماری عەبدولکەریم قاسمیێتە سەر حوکم تەنانەت ئەو حکومەتە تازەی عێراقیش کە لە سەرەتایەتە سەر حکوم هیوای بەوەیە کە بارزانی بێتەوە ببێ بە لەنگەر بۆ ئەو هەموو هاوچێشە و گیر و گرفتانە و چارەسەری ئەو گیر و گرفتانی کە لە عێراقا هەیە کە شۆڕشیش دەست پێیەکە
مەساڵحی دەوڵەتە زلهێزەکان و دەوڵەت ئەقلیمیەکان دەکەوێتە خەتەرەوە. تۆ پێ دوابێ ئەگەر ئێمە جانبێکی بڵین خۆفرۆشان و خیانەتکارانی ناوخۆ بێئومێدیان دروست کرد بێ بۆ میلەتەکەمان لە فاکتەرەکەی تریان فاکتەری دەرەچی بووە. ئەمە دوو فاکتەر دامیشە بوون بە سەبەبی ئەوەی کە ئێمە میلەتەکەمان ناومێت بێ. خەڵکێک کە ئەچێ بە جاش و خۆفرۆش، خەڵکێک کە لە دەرەوە پلاندا ئەنێ بۆی کورد نەبێ بە هیچ. بەڵام لە بەردەمی هەردوو پلانەکە، لە بەردەمی هەردوو با بڵێن ئەستەنگەکان، ئەو بارزانی و پارتی ئەبنەوە بە هیوا بۆ نەتەوەی کورد. تەمەشاکە کە ئەڵێن سەرچاوەی گەڕانەوەی هیوا بۆ نەتەوەکەمان بارزانی و پارتی دوو شتن کە دوو کەسایەتی و حیزبێک کەسێک سەرۆکێک و حیزبێک کە بتوانن هیوا هەمیشە بەرنەوە بە میلەتی کورد، بەڵام ئەو لە جانبیان قەت لەبیر نەکردووە. تەمەشاکە لە ساڵی هەفتا کورد و بەرەچی تایە. لە ساڵی هەفتا کە پێش ڕێکەوتنی 11 ئازار دووبەرەکی لە کووردا بۆ لە شۆڕشی ئەیلول لە 64 و انشقاقی مەکباڵی مەکتەبی سیاسی و لە 66 پاڵدان بە حکومەتەوە و پێش لەشکری کەوتن بۆ لێدانی پێشمەرگە. بەڵام لە هەفتا دیسان خودی بارزانی ئەو ڕۆڵە ئەبینێ کە ڕۆڵێکی بێلایەنانە و بەڵام باوکانە ئەبێ کوردی یەک بێ، لێبوردنی گشتی بۆ هەموو ئەو خەڵکانە دەرەکا کە لە بەرەی حکومەتا بوون. لە کاتێکە لە شاخ حیزبێکیەت شەڕی هەموو حیزبەکانی ترەکە لە پێناوی ئەوەی کە مفاوەزاتێ لەگەڵ حکومەت بکە یان ڕێستێک با بە حکومەت کە لە شەڕی عێراق و ئێرانایە و هیلاک بووە، بەڵام حکومەتی ڕازگۆرا بێ لەگەڵی و ڕەوانی شاخێکاتەوە و شەڕ دەست پێکاتەوە کاگی دیزلیوێ هەڵستێ بە ڕۆڵی بۆ ڕۆڵی کە بارزانی باوک بینیوێتی بەرەی کوردستانی دروست بێ. ئێستش کە ئێمە لە ئەزمای تۆ تەمەشا بکە جەنابی سەرۆک بارزانی کاک مەسعود چ ڕۆڵێک ئەبینێ؟ خەڵک بە برازای خۆی ئەبینێ، لایەنەکانی تر بە برای خۆی ئەبینێ، خەڵکانی کە قسەی پێ ئەڵێ. هەر میلەتێک ڕەمزێکی هەیە، لەوێ چەرچڵ و لەوێ غاندی و لەوێ ماندێلا و لەوێ هەر کەسە کارزمایکی هەیە چووکە تایبەتی لە قۆناغەکانی شۆڕژێری و لە سەرەتاکانی ئەم سەدا کارزما زیاتر دەوری هەبووە لە ئێستا. ئاچووکە خەڵک لە ئێستا مقەیەدتر بووە، مخەیەر نەبووە. خەڵک هەر لە ڕووی عەشایری و هینیشەوە جاران خەڵک بە زیاتر پەیوەست بووە بە یەکێکەوە وەک لەوەی بە خەڵک ئەوەندەی جاران مقەیەد بووە بە دابوونەریتە شۆڕژێری و کۆمەڵایەتەکانەوە، ئێستا کەمتر. ئێستا تۆزە هەندێککە بۆیە بۆ ئەو قۆناغی هیچ میلەتێک نییە لەسەر و گەلەکەوە لەسەر و ڕووداوەکانەوە کاریزمایەکی سیاسی نەبوو بێ کە ئەو میلەتە ئینقاسکا لە قۆناغێکەوە بۆ قۆناغیشی تر. ئێمە لانی کەم لە سەرەتای ئەم سەدەوە، یعنی من نەک باردانی وەکو ئەو سەرکردانە دەشوپێنم، من هیچ زیادم نەکتۆ پێم وایە ئەگەر هەموو ئەو سەرکردانی کە باسی یەکەین کە زۆر جار باز دەکرێن ئەگەر لە ستونی سەرکردە کەمیێنەکان بن، من بە ئەو پەڕی دڵنیایە ئەڵێم بارزانی مستەفا لە ستونی سەرکردە بێوێنەکانە. سەرکردەی کەمێنە یانی هێشتا لەوێنەی هەیە، بەڵام سەرکردەی بێوێنە ینی لەوێنەی نییە. بۆیە لەوەیە سەرکردەیەک لە هیندستان یا لە وڵاتێکی تر یا لە شوێنێکی تر ئەجوا سیاسیەکەی نێارەکانی دەوروبەری ناوخۆیی زۆر موئاهەلتر بوو بێ لەوەی کە باردانی مستەفا لە وڵاتێکە لە ناو وەک باسم کرد لە ناو قاقریجەدانی چەند دوژمنێکی داغ لە دڵ، ینی تەشبیهیکەین بەوەی ینی ئینسان دوو کرێکار دوو مامۆستا، یەکێکیان لە ماڵی خۆی بێتە دەرێ و بە ئاسانی بچێتە سەر ئیشی خۆی، یا یەکێکیان بەدەستی برسی و ڕێگایەکی دوور ببڕێ. ئەگەر ئەوان لە زەمینەیەکی لەبارتر لە کۆمەڵگایەکی هێمنتر لە ناو چوارچێوەی سیادەیەکە، لە ناو ئەوەی کە میلەتان هیچ میلەتێک دژمنەکانی بە ئەندازەی ئێمە داغ لە دڵ نەبوون.
لانی کەم سرایان لەگەڵ کردوون یا بە منافسیان زانیون ئێمە دوژمنەکانمان مافی بوونیان پێ نادەین ئەوان ئامانجی ئەوان لە ئێمە پاکتاو بوو بۆیە یعنی ئەو زەمین و قۆناغی کە بارزانی تیا بۆ دەیان جار لەو سەرکردانە قورستر بووە کە لە هەمان کاتداوەکو ئەوانی کردووە لە هەمان کاتەوەکو ئەوانی کردو بۆیە یعنی ئەمە ینی چۆن دەڵێ ئوستورەیەکە ینی مەلحەمەیەکە زۆر بە ئاسانی ئەبێ دەیان و سەدان ساڵی تر دکتۆرای لەسەر ئەتروحی دکتۆرای لەسەر بکرێن ماستەری لەسەر تێزی ماستەری لەسەر خوێندرێ لەبەرەوەی ینی جیاوازیەکان چییە بارزانی مستەفا ساڵی 1930 لە زیندان بوو لە ساڵی 1900 لە تەمەنی 14 ساڵیە سەرکردایەتی شەڕ و جەبهەی کردو کەواتە موالید بۆ باردانی مستەفا تەنها ڕقەمێک بوو تەنها ڕقەمێک بوو بەس ڕووداوە مێژوویەکان کاراکتەری قۆناغەکان متەواصلن بە دواییەکە چۆن پێ بە پێ ماڵی باردان و قیادەی شۆڕشی پارتی یەک لە دوای یەکی حکومەکانی عێراقی ڕوخاندووە هەموویانی بەڕێ کردو خۆی لەسەر پێماوەتەوە ئەم خانەوادە کە ینی دانراون بۆ قیادەتکردن سروشتیان وایە ینی خۆیان داوایان نەکردووە مەسئولیت هەمیشە مەسئولیتی قۆناغەکە داوای ماڵی باردانی کردو ماڵی باردانی داوای مەسئولیتیان نەکردووە ینی سروشتە سیاسیەکە کەش و هەواکە وای فەرز کردووە هەر کەسیان لە قۆناغی خۆیان کاریزمایەک بێ دوای ئەمە دوای نەکسەی شۆڕشی ئەیلول یعنی من دەمەوێت بێمە سەر سوورترین وەرزی خوێن بۆ کورد 75 بۆ ساڵی 90 بوو چکە لەم 15 ساڵە جگە لەوەی لەناو خۆمانە هەندێک مشکلە بۆ خوێن ڕژاوە پێویستمان بە تەبایی حیزبی بۆ چکە تەبایی لەسەر ئاستی گروپ و خێزان و کۆمەڵگا و هەمووکیان و دەوڵەتێک تەبایی چەشێکی تاقیگراوەی سەرکەوتووە مەرجی یەکەمە بۆی تۆ دەست بە هەر کارێ بکەیت اینجا دوو مامۆستابی لە دوو قوتابخانەبی دوو کرێکاربی دوو حیزبی هەر کەسێک هەموو سەرەتایەک سەختە بەڵام من پێم وایە دەستپێکردنی دوای نەکسە ئەو کە پێڵێن شۆڕشی گوڵان سەرەتایەکی زۆر بێ ئەندازە سەخت بووە ینی خەڵکێک گرە و لەسەر نەمانت بکە گرە و لەسەر تەسلیمبوون بکە گرە و لەسەر خۆچەماندن بکە بەڵام تۆ بەو پەڕی ئیرادەوە بە ئیمکانەتی چکەمەوە بەگشت تەقەنیاتێکا بچیەوە کە هەزاران جار لەسەر و ئیرادە و ئیدارە و توانای تۆبی لێرە وەک باسم کرد جەنابی سەرۆک بوو بۆ چرایی کە ینی دڕی بە شەوە زەنجی دوای نەکسەدا چۆن دەڵێ شکستی بە نسکۆ هێنا لێرە دەوری جەنابی کاک مەسعود دەورێکی ئاڵتوونیە بە تایبەت لەو 15 ساڵە توانی سەرکردایەتی ئەم هەموو ڕووداوە قورسە بکە توانی ئەم شۆڕشە لە ڕووی پاچیەوە درێژە پێدەری شۆڕشی ئەیلول بێ لە سەرتاسەری شۆڕشی ئەیلول یەک تیرۆری دیانی پارتی هەمیشە کە لە شاخیش بۆ قورسایی کورد بۆ لە پەیوەندێنیە دەوڵەتیەکان عملی تەبایی بۆ لە ناو ڕووداوە سیاسیەکان کارکتەری بەهێز بۆ لە ناو خەڵکی کوردستان دوجاریش لای دوژمن حساب بۆ کراوی یەکەم بووە هەر دۆستێکی ئێمە ویسبێتی شتێک بۆ کورد بکرێ مفاتحەی پارتی کردووە هەر دوژمنێکی ئێمە ویسبێتی دژایەتی کورد بکرێ پارتی خستۆتە زوومی زەربەکەوە شەباوەکو زریان دەردەدوو نارەکەیدا شۆڕشی سەختی ئەینوو وەڵا شەباوەکو زریان دەردەدوو نارەکەیدا شۆڕشی سەختی ئەینوو گوڵانی خەرش و مەزەڵە و ناونیشان ژیرەمۆی گڵ خەباتنەی داگیسان ئەم ڕێبەزا دەبین نەکەی پەیمانە ڕێبەرزانی کوردستانیانەمانە ڕێبەرزانی کوردستانیانەمانە
ئەمڕێ بەزانە دیمەکەی پەیمانە ڕێگەنی ڕاپەڕێوی کوردستانە ڕێگە هێشتی و ئازادی و دیموکراتی خۆری دەشتی بەیداقی زەردی پاکی پێویستە یادی شۆڕشی گوڵان لە هەموو ساڵێک بەرز ڕابگیرێت نەک بە قسە پێویستە ئەوانەی کە دەوریان هەبوو لە شۆڕشەکە ڕێزیان لێ بگیرێ بتوانین بە هەموو شێوەیەک تۆزێک لە خەم و ئازارەکانیان کەم بکەینەوە هەندێک مافی کە هەیە لەوە چێ وەکو پێویست ئێمە ئاوەڕمان لێدەدا بێنێتەوە ئاگامان لیان بێ سەردانیان بکەین لە یادەکانە داوەتیان بکەین بانگێشتیان بکەین کە خەڵک بزانێ ئەمانە بوون بە هۆی گەشتنی ئێمە بەم ڕۆژە و بەڕای من ئەبێ شانازیان پێوە بکەین لە هەموو یادەکانە ئەوەی کە شۆڕشی ئەیلول بە پرۆگرامێکی تۆکمە بتوانین ئەو یادانە ڕێکخێنەوە وەکو وڵاتانی پێشکەوتوی جیهان بۆ نمونە بەریتانیەکان یادی شۆڕشی بڵێن ئەو جەنگی جیهانیان هەیە هەموو ساڵێک یادێکەنەوە خەڵک بە گەرمی پێشوازیان لێکە ئەو شخصیتانێک کە هێشتا لە قەیدی حیاتا ماون بانگەکرێن و ڕێزیان لێگرێ بێ هەمەش بە هەمان شێوە پرۆگرامێکمان هەبێ پێویستە نەک لەیان حەز حکوومەتیش بەمە هەڵسێ چون ئەوان بوون بە هۆی ئەوەی کە ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە بێتەکایەوە پەیامەکەی جەنابی سەرۆک لەو منەمەنتەی بارزانی یادگەی بارزانی چەند ڕەهەندێکی تایە ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی کراوە بە دۆست و دوژمنمانەوە بەوانەی کە لایەنگرمانن بەوانەی کە لە پلانجێڕیشان لەگەڵمان بە بەرامبەر بە عێراق ئەو پەیامە بۆ عێراق ئەو پەیامە بۆ لایەنە سیاسیەکانی ناو ساحەی سیاسی کوردیە سەر ساحەی سیاسی ئەو پەیامە بۆ خەڵکی خێر لە خۆنەدیبی کوردستانە و کە بە ئومێدەوە ئەڕوان لە ئایندە و ئەوانش کە ناومێد بوون دەڵێ ئێمە نەتەوەیەکین دۆزێکی نەتەوەیی مێژوویمان هەیە هەموو پێکەوە دەتوانین خزمەت بەم دۆزە بکەین و ئامانجەکانمان بهێنە نەدی لێرە لەسەر هەموو لایەکمان پێویستە هەم کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکارمان بێ هەم خۆمان دەست لە ناو دەستی یەک هاوکاری یەک بین بۆ ئەوەی کەش و هەوایەکی کە بێنینە پێشەوە زەمینە سازیە بکەین بۆ ئەوەی ماڵی کورد ڕێبخەینەوە و شەرعێتی زیاتر بین مەم دەسەڵاتی کە هەمانە لە کوردستانە و هەڵبژاردن بکرێ خۆر بەبەست لە هەڵبژاردن نیە خۆ من پێ وا بێگەڵ مژاردن دوو مانگی کێشتای خیر بیا دوو مانگیش بێتە پێش بێ لە کێشە تەکنیکەکان کێشە لە هەڵبژاردنە نیە کێشە لە نایەگڕێزیمانایە ئەو بەرپرسیارەتی جەنابی سەرۆک بۆ مێژوو ئەیگرێتە ئەستۆی خۆی و دەرچی پێەکە لە وتارا ڕەنگەیاتەوە بۆیە داوا لە هەموو لایەنەکانەکە لە دانیشن کۆک بن ئەم مەسیرەیە ئەم کاروانە بە هەمومان تەواوەکرێت بەڵام دڵنیاشە دەکەمەوە لە هەر کوێ ئەم کاروانە نشستی بێتە بەردەم ئەوە بارزانی و پارتیە کە هیوا گەڕێنەوە بۆ خەڵکی کوردستان بڵێسەی شۆڕشی گوڵان وانەیەکە بۆ وانەیەکی بارزە وانەیەکی دیاری ناو هەموو وانەکانی ترە کە هەموو ناومێدیەکانی ترە لەو نسکۆ گەورەیە لەو بێ ئومێدبوونا لەو داڕبار و داڕوخانەی تاچی کووردا تۆ چرۆی هیوا ئەگەشێنیتەوە چرای هیوا هەڵەکەی ئومێد دەگەڕێنیتەوە بۆ ناو دڵ و هزر و خوێنی خەڵکی کوردستان ئومێد بە خوێنمان ناهات ینی ئومێد بە خوێنمان نەهات و چۆیە کرد ئومێدێک دروست بوو بووتر بە دڵێکی پڕ خۆشەویستیەوە پرسۆزەوە مانڕوانی پێشمەرگە و شۆڕش و ئایندەیەکی تر بەڵام هەتا ئەو شۆڕشی گوڵان یاعلان نەکراوە ئەو بڵێسەیە کڵپەی نەکرد بڕواتە بێ خەڵک زۆر لە کوردستانە زۆر ناومێد بوو من بیستومە ئەڵێن ئەڵێ خەڵکە بۆ خۆی لە شاخەوە هەڵدێراوە یان ئەو توانێ ئەو چەموزیە و ڕووبارانەی کوردستان گرێت سەردایان پارچەچەکی ئەو زمانە کە لە داخا بۆی تەسلیمی حکوومەتی نەکاتەوە چەکەکەی فڕیاوەتە ناو ڕووبارەکانەوە بەڵام خەڵکێکی هەبوو چەکی شاردەوە خەڵکە خاون ئومێدەکە چەکی کۆ کردەوە زانی ڕۆژە ڕۆژان گڕی شۆڕشەر هەڵەسێتەوە ئەمە یعنی ئەم وانەیە بۆ نەوەی داهاتوومانە ئەم وانەیە بۆ نەوەی داهاتوومانە کە نابێ بە هیچ شێوەیە بێ ئومێد بن بە هیچ شێوەیەک نابێ ناومێدی باڵ بەسەریان نابکێشێ وڵاتی خۆیان خۆش بێت
خۆیان بە خاوەن بکەن لەم وڵاتە. شۆرشی گوڵان ئەوەی سەلمان کە کوردستان بێ خاوەن نییە، هەزار موامەرەشی لێ بکرێ، بەڵام خەڵکی خۆی و قیادەی خۆی وجودی هەیە و ئەو قسەی ڕە دەکاتەوە کەڵێتەوە ئەو شۆڕش نەما، کورد نەما، ئەمە نەما، وەڕەتدانەوەی ئەوە بوو. هۆکاری ئەوەش بە حەقەت کۆمەڵی خەڵک نیان دەویست ئەو شۆڕشە. قیادەی کوردیش خۆی بارزانیش خۆشی ئەمەی پێخۆش نابوو کە ئەم نسکۆیە بەسەر کووردا هاتووە. ئەسڵەن من یەکێک لە نەخۆشیێکڵێن بارزانی نەخۆشکە بنەوە یەکێک لە سەبەبی نەخۆشیەکەی بارزانی بەو شۆک بوونانی بەو سەدمەیە زانم کە لە شۆڕشی ئەیلولا ڕوویە لە 75 سەدمە تووشی هەموو شتێکە دەکات، تووشی هەموو نەخۆشیەکە دەکات. سەدمەیەکی زۆر ڕاخۆش بوو. بارزانیەک بە نانەڕەقا لە سێبەری ئەشکەوتە بە برنەوێکەوە شۆڕشێ بۆ میلەتێ بکە، قیادەی میلەتێ بکە. ئەمڕۆ ئەم شۆڕشە گەورە و پیرۆزە لە ناو بەرن بە موامەرەی دەوری لە پێناوی نەوت و لە پێناوی تەوازونی خۆی مەنتیقەکە لە بینی بلۆکی ڕۆژهەڵات و ڕۆژاوە لە پێش هەموو پێکاتەکان عەشایەری کۆمەڵایەتی ناو کوردستانەوە من مؤجیبی یەک شتم لە بارزانیەکانە. لە سەردەمی شێخ عەبدولسەلامەوە بارزانیەکان ڕۆحی کۆیلەبوونیان لە ناخی خۆیان ناکوشت. ئەگەر هەموو تاچێکی کورد ڕۆحی کۆیلەبوون لە ناخی خۆیان بکوژێ، هیچ هێزێک نییە، نەک ئەم حکومەتە و حکومەتی پێشتر و هی دواتر و ئەمە و ئەوە و دەور و بەر، هیچ هێزێک نییە کورد لەناو بە. تەنها قسەم ئەوەیە، دوا قسەشم بەرەوەیە. هەموو تاچێکی کورد پێویستە ڕۆحی کۆیلەبوون لە ناخی خۆیان بکوژێ و خۆی نەچەبێنێ. ئەم هەستە هەستی نەتەوەییە، هەستی ئەو هەستەیە کە هەستەکەی زوڵمت لێ ئەکرێ و ئەبێ ڕوبەڕووی ئەو زوڵمە ببیتەوە، کە تۆ هەر ڕوبەڕووی ئەو زوڵمە نەبوویتەوە، یعنی لە ناخاتۆ کۆیلیت، لە ناخە ئەتەوێ کۆیلە بیت. بەرەوە تەنها قسەشم هەر بۆ نەوەی نوێ بۆ ئەوانەی لە پاش ئێمە ژێن ئەوەیە هەست بەبوونی خۆیان بکەن، کوردبوونی خۆیان بە پیرۆز بزانن و ڕۆحی کۆیلەبوون لە ناخی خۆیان نابکوژن. وایە ئەمە نەبچەڕێنن، ئەمە بڵێ، ئەمە با بڕوات ئەمە ئەم قسەیە. چکە ئەوانەی کە بووشن بە جاش و خۆفرۆش لە ڕۆژانی ڕابردووە تۆ مەشاکە بڕۆ لە ئێستش لە ناخیانە لە ناخیانە ئەو هەستی کۆیلەبوونە هەیە. هەمیشە ئامادەن، هەمیشە کاڵایەکی زۆر بێ نرخن بۆ دەستەمەوەبوون، بۆ خۆفرۆشتن، بۆ خیانەت، بۆ هەموو شتێک. بەرەوە ئەبێ بە هەمومان ئەو پەیامی جەنابی سەرۆک ئەو ڕۆژە ئەوەیە، یەک بین، یەک دەست بین، یەک بڕوا بین، پێکەوە ئەو ڕۆحە بکوژین بەسە کۆیلایەتی، کۆیلە مەبن بە داردەستی ئەو وەرن پێکەوە ئیسرار بکەین، پێداگرین لەسەر ئەوەی کە ئێمە هەین و ئەبین و ئەبێ بژبین و ئەمەش مافەکانمانە و ئەبێ بێتە دیش. یعنی تۆ ئەو پەیامە ئەوەی لێ ئەبین دێت و ئەم پەیامە تەنها بۆ نەتەوەکە نییە، بۆ حکومەتەکانی دەوروبەرە، بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیە و کە نێردەکانیان قۆنسڵەکانیان زۆربیان لەوێ دانیشت بوون. ئەوش بەو ڕۆحیەتە باوکایەتیە پڕمەسوولیەتەوەیە کە ئەوێ خەڵک بێ ئومێد نەبێ، ئەوێ ڕیزەکان یەک خاتەوە. چکە کە تۆ ئەو مەسوولیەتە لە کاک مەسعود یا لە کاک ئیدریس یا لە بارزانی کردەوە، ئەمن بە ئینسانی ئاسایی ئەو مەسوولیەتە نەکەن، ینی ئەو مەسوولیەتە جێبەجێ نەکەن، ئەمن بە ئینسانی ئاسایی. ئەوانە بۆ ئاسایی نەبوون، لەبەرەوەی لە هەفتە لە 64ەوە دژایەتی شۆڕشی کراوە، تۆی سەرانی ئەو دژایەتی ئەو بەرەیە ئەفۆکەیت. شەڕی هەموو حیزبە کوردستانیەکانەکەی ئەڵێ نە ئەوەرە کاگریز ئەڵێ وەرن ئەمە بەرەیەکی کوردستانی دروستکەین، ئەو دەرەنجامەکەشی ئەو ڕاپەڕی نەمەز نەبوو. ئێستاش ئەم پەیامەی جەنابی سەرۆک پەیامێکی باوکانەیە، پەیامێکی پڕمەسئولیەتە بۆی ئەو ڕۆحە لە ناو تاچی کورد و لایەنەکانە بکوژێ کە ڕۆحی کۆیلەبوونە، پێویستیمان بە یەکدەستی و ڕێگڕەنی و یەک بڕوایی هەیە بە جیاوازیەکانیشمانەوە، بەو جیاوازیانەمانەوە کە لە کاری ڕۆژانە و ئیدارەی حکوم فڵان فیسار داهاتە نازانم چی، ئەمە جیاوازی زۆر بەسیتن. ئەوی تر ئەوەیە کە تۆ چێ دۆستە و چێ دوژمنتە، نەچیتە باوەشی دوژمنەوە، پەلی دۆستەکەی خۆ بگرە گەر خلافیشەی لەگەڵ یا هەبێ لەسەر ئیدارە و لەسەر حکومڕانی، ڕوبەڕووی داگیرکەر و دوژمن ببەرەوە. ئەمە پەیامەکەیە. هیوادارم یادی بەرز و پیرۆزی شۆڕشی گوڵان ببێ بە سمبولێک بۆ ئاشتەوایی نەتەوەکەمان هەموو لایەنە سیاسیەکان
لە هەر مەحفلێکە پێکەوە یەکدەم یەک ڕەنگێک بڕوابین یەک وتاری سیاسیوان هەبێ بۆ بەدیهێنانی خەونە جوانەکان و ئامانجە پیرۆزەکانی نەتەوەکەوان. کات گرنگە تۆگەر لە تەمەنێک شتێکت پێ نەکرێت لەوەی ئەو کاتە قەرەبووی ئاسان بێ، بەڵام کە لەو تەمەنە پێویست بوو زانکۆ بخوێنی کە نەتخوێن ئەو کاتە قەرەبوو ناکرێتەوە. کاتەکانی 75 بۆ 90 کە سەردەمی پێڵێن شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست، ئەو کاتە بۆ کە هەموو بەرنامەی دژمنانی تێکداوە هەموو ئامانجەکانی کوردی بەرجەستە کردو. ئەگەر ئەم بۆشاییە لە کات، ئەم بۆشاییە لە سەرکردە، ئەم بۆشاییە لە شۆڕژێڕی، ئەم بۆشاییە لە خەبات لەسەر دەستی جەناوی سەرۆک باردانی و پارتی دیموکراتی کوردستان پڕ نەکرایەوە، ئەم بۆشاییە لە ڕووی کات و لە ڕووی کاریزما و لە ڕووی خەبات و لە ڕووی سەرتەختی لە ڕووی دژمنەکانەوە پڕ نەکرایەوە، هەموو بەرهەمی کاتەکانی کە لێ تێگەچوو. بەس ئەم شۆڕژی گوڵانە هەوێنی چەسپاندنی خەباتی سەدەیەکی ئەم میلەتە بوو. لەبەرەوەی هەر ئامانجی عەسکەری شەر نییە. کاتێک شەڕی عێراق ئێران لە نیوەی سەرەتای دەستپێکردنیەوە چەندین جار لە ئەعلامەکانی ڕژێمی باسی ڕووخاو کە پرسیاری شۆڕشی کوردیەکرا ئەیگوت سەر هەڵدانێکی کاتی و عیلاقی بە شەڕی عێراق ئێرانەوەیە. بەڵام لەبیرتان نەچێت داستانی خواکوڕ کە دایکی هەموو داستانەکانی ئەم سەدەیەیە. لەبەرەوەی ئیعلام هەیە، ئەفلام هەیە، تەسویر هەیە، یعنی زیاد لە 60,000 جەیش و جاش هەموو جۆرە تەشکیلاتەکانی حکوومەتی عێراقی بە گاردی کۆماری، بە لیوای خاص، بە هێزی ئامادە، بە چیمیاوی، بە کۆپتەر، بەو هەموو هێزە زەبەلاحەوە کە شەڕی عێراق ئێرانی نەکۆڵ بوو بۆ جگە لە ئامانجی عەسکەری وەکو جەنابی سەرۆک فەرمووی، یعنی تحقیقی ئامانجی سیاسی بوو کە قەزەی کورد ڕەبت نییە بە شەڕی عێراق ئێرانەوە، قەزەیەکی ڕەوایە، ماڵی باردانیش خاوەنی قەزیەکەن. ئەگەر سەیری پێشبینیەکانی ئەو کاتەی جەنابی سەرۆک بکەی، ئەوەی ڕووی داوە لە قسەکانە بەرنامە بە بەرنامە قسەکانی ئەو بوو. ئەو پێشبینی شتێکی زۆر یعنی زیاتر لە تەفسیرێک هەڵەگرێ، زیاتر لە تەفسیرێک هەڵەگرێ. بۆیە ئەو ئێمە نین خۆمان لە پێشکەین کە بمانەوێ کارکتەری سیاسی بین، یا حیزبی ژمارەیەک بین، یا سەرۆکی حکوومەت و سەرۆکی دەوڵەت و مەرجع بین. شۆڕشی گوڵان ڕایەڵەیەکە، گەیەنەرێکە هەموو ڕووداوەکانی بەیەکەوە بەستووە. قایمترین ئەڵقەی ناو زنجیری ڕووداوەکانە. ئەم ئەڵقەیە نەبووایە زنجیرەکە ئەبسا، ئەم فترەیە نەبووایە مێژوەکە ناکامەڵە بوو، ئەم سەرکردەیە نەبووایە ئامانجەکە خەرەری تێکەوت. بۆیە ئەمنەوەی ئێستا کە ئێستا لەسەر ساحەی سیاسی کوردستانە بە هەمومانەوە بە گەنجەکانمانەوە، ئەو نەوەی کە ئەنفالیان نەبینیوە، کۆپتەریان نەبینیوە، شەڕی ناوخۆیان نەبینیوە، نەکسیان نەبینیوە، ئەنفالکردنیان نەبینیوە، ئەنفالی بارزانیەکانیان نەبینیوە، کۆڕەیان نەبینیوە، نابێ ئەبێ وا پەروەردە بکرێن، چەند هەست بە کەم و کوڕیەکرێن، حیواریان لەگەڵ بکرێ، تێبگەێنرێن، حیوارەکە بێ ینی چۆن دەڵێ ببێ بە دیدار، دیدارەکە ببێ بە بڕیار، بڕیارەکە هەموو لایەک لێ ڕازی بین. لەوەش گرنگتر هەر کەسێک مێژوو لەبیرکە داهاتووی نییە، کەس پێی وانە بێ من ئێستا گەنجێکم، لە سەردەمی منە کەم و کوڕی هەیە، بەڵام ژیانێکی خۆشیش هەیە، تموح سەقفی داواکاری بەرز بۆتەوە، ئەمە ڕەوایە بۆ هەر گەل و هەر تاکێک. بەڵام مەبەستمێ ئامادەکە بەوە پێکم گەنجێکی ساڵی 2000 بەراورد کە لەگەڵ گەنجێکی ساڵی 85 گەنجەکەی ساڵی 85 دوور لە دایکی، دوور لە باوکی، دوور لە خۆشەویستەکەی، دوور لە خوێندن، دوور لە نیشتیمانی 18 ساڵەی کە دەیەکەی خۆیەتی بە شاخێکەوە لەژێر سێبەری کۆپتەرە ژەهری کیمیایی هەڵمژیوە و بە شانازیەوە دوای شەیدبوونیش پێیان بووتایە ئەیگوت ئامادەم شەید بمەوە. ئێمە ئەگەر قەرزاری سوڵتە و کاربەدەستەکانی ئەگەر ئەوانش بە قەرزاری خۆمان بزانین بە دڵنیایەوە ئەم جیلەش قەرزاری نەوەی پێش خۆمانین کە بە ئامانەتەوە ویزگەی خەباتی سیاسیان بە خوێنی خۆیان ئەم گەلەیان پاراس و دایانە دەست. ئێمە هەر گروپە چۆن دەڵێ کاراکتەری سەردەمێکە، من پێم وایە سەردەمی ئێمە لە هەمان ئاسانتر بۆ چووکە سەردەمی ئەنفال و خەبات و
دژمنە بۆ ئێستا سەردەمی ئازادی و حکومڕانیە دەکرێت شۆڕشی گوڵان یادی شۆڕشی گوڵانۆک و جەنابی سەرۆک لە پێش مادەرەکانە لە پێش ڕووداوەکانە باسی کرد ئەم یادە لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز دەکەین پێداچوونەوەی بۆ کەم و کوڕیەکان باشەکان باشتر بکەین خراپەکان بەرەو باشی بەرین دوجاریش هیچ شتێک لە دنیا مطلق نییە لە هەموو شوێنێک کەم و کوڕەیە بەڵام ئیرادەمان ئەوەندە بەرزە کە پێم وایە ڕووداوەکان ینی قازێکرا گاتە مەڵگە نعرفيدا شورشي سختي عينو والله شباب زريان دردنو نعرفيدا شورشي سختي عينو قبان خرشو مصدقونا ونشان جيلا مويقب خبات ميدا قسان أمري غزال بينا كين بيمانا ريبا زاني كردستان يانا مانا ريبا زاني كردستان يانا مانا أطاوش لسان فرازي الجاري وشديدا ركوبة كين دياري ريا رسوان درينا منظومة ريا سياحة والرزامي دوما ريا رسوان درينا منظومة ريا سياحة والرزامي دوما أمري غزال دينا كي بيمانا ريقني راقلي بكل سنة ريقا يشكي الواسع بالديمقراطي وريد شي ريقا